بەڕێزێکی کە پرسیارێکی ناودووە سڵاو کاکتۆر من بەردەوام قەبزم ئایا هۆکارەکەی چییە؟ چوومەتە لای دکتۆریش عیلاجم هەیە هەروە ناوناوە ئازاری سکیشم هەیە و زۆر دڵم تێکەڵ دێت. تەبێ ئێم بەڕێزە تەمەنی خۆی نەوتووە. تەمەن موهیمە لەم حاڵەتە بەڕێزان. مەسەلەن سەرو تەمەنی 40 ساڵ کە قەبزی هەبێ و ئازاری لەگەڵدا بێ زۆربەی جاری ماوەکەش زۆرە بەڕاستی ئێمە وتمان ئەگەر درێژەی کێشا لە 2 هەفتە زیاتر دەست بەجێ پێویستی بەڕاوێژە یان بەڕێزە هەم قەبزە هەم ئازاریش ینی شتەکانی گۆڕانکاریەکیش لە شێوازی دەرکردنی پیسایی لە کۆندامی هەرسیەوە هەیە. جا تەمەن موهیمە ئەگەر سەرو 40 ساڵ حتا ئەگەر خواریش بی باشترە چونکە قەبزیەکە و زۆرە باشتر وایە نازۆرێکی کۆڵۆن بکەیت نەوەکو ئەگەر شتێکی خوانەخواستە میکانیکی گیرانێکی دروست کە دەبێت زوو پێی بزانیت و چارەسەر وەربگریت.